ڕێزوسڵاو بۆ و بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکار ماتوینێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتێواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی چوارشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. مانگرتنی دوکانداران لە بازاڕی تاناکۆرای سنە. ناڕەزایەتی خەڵکی کرماشان لە ئاسپڕینی بەردەوامی ئاو. هاوخەمی بنەماڵەی ژینا ئەمینی لەگەڵ بنەماڵەی گیانبەختکردوانی ژینگە. دەست بە سەرکردنی هاوڵاتیەک لە مەریوان. ڕاتکردنەوەی داواکاری ئەمریکا و دەوڵەتی سووریا بۆ چەکدانانی هێزەکانی سووریای دموکراتیک. چالاکی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئێدام لە چەند شاری ئێران. 79هەمین هەفتەی کارزاری سێشەمانەی نابۆ ئێدام لە ئێران و گیان لە دەستدانی دەیان فەلەستینی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە. مانگرتنی دوکانداران لە بازاڕی تاناکۆرای شاری سنە. ڕۆژی سێشەممە حوتی گەلاوێش دوکاندارانی بازاڕی تاناکۆرای سنە بۆ ڕێزلێنان لە یادی سێ گیانبەختکردووی ڕێبازی سەوزی ژینگە مانیان گرت. ڕۆژی دووشەممە مەراسمی ناشتنی تەرمی خەبات ئەمینی و چیاکۆ یوسفی نژاد بە بەشداری بەرینی خەڵکی سنە لە حەسەناوە و گۆڕستانی بەهاژ محەممەدی بەڕێوەچوو. ڕۆژی سێشەممەش دوکاندارانی بازاڕی تاناکۆرای سنە بۆ ڕێزگرتن لە یادی سێ گیانبەختکردووی ڕێبازی سەوزی ژینگە دژ بە ناکارامەیی بەرپرسانی ڕەژیمی ئیسلامی مانیان کرد. ناڕەزایەتی خەڵکی کرماشان لە ئاست بڕینی بەردەوامی ئاو. ڕۆژی سێشەممە حوتی گەلاوێژ دانیشتوانی چەند ناوچەی کرماشان دژ بە بڕینی بەردەوامی ئاو و بایەخنەدانی بەرپرسانی ڕەژیم بە کێشە و گرفتەکانیان ناڕەزایەتیان دەربڕیوە. بە پێی هەواڵی گەیشت و خەڵکی گوندەکانی دەشتی دێرە لە شارستانی گیلان غەرب ڕۆژانە تەنیا چەند سەعاداوی لوولەکەشیان هەیە و ناچارن لە کانیاوەکان ئاوی خواردنەوە دابین بکەن. هەروەها بەرپرسانی کرماشان ڕۆژانە 10 سەعات ئاو بەسەر دانیشتوانی گەڕەکەکانی تاڵقانی و شارۆچکەی شارەوانیدا دەبڕن و خەڵک ناچار دەکەن بە تانکەر ئاو بکرن. لە گوندەکانی ناوچەی سەرفیرۆزابادی کرماشان هاوڵاتیان دەیان کیلومتر ئەبڕن بۆ ئەوەی لە کانیاوەکاندا ئاوی خواردنەوە بۆ بنەماڵەکانیان دابین بکەن. هاوخەمی بنەماڵەی ژینا ئەمینی لەگەڵ بنەماڵەی گیانبەختکردوانی ژینگە. بنەماڵەی هەمیشە زیندوو ژینا ئەمینی لە چەند پەیامدا کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاویان کردوێتەوە هاوخەمی خۆیان لەگەڵ بنەماڵەی گیانبەختکردوانی ژینگە دەربڕیوە. باوکی ژینا ئەمینی لە پەیامەکەیدا ڕایگەیاند کە گیانبەختکردنی خەبات ئەمینی، چیاکۆ یوسفی نژاد و حەمید مورادی وەکو گیانبەختکردنی ژینا دڵتەزێنە و هەمویان قوربانی دەسەڵاتن. هەروەها موژگان ئیفتخاری دایکی ژینا ئەمینیش لە پەیجی تایبەتی خۆیدا وێڕای هاوسۆزی لەگەڵ بنەماڵەی ئەو سێ گیانبەختکردووە سەرخۆشی لە هەموو خەڵکی کوردستان کردووە و دەوڵەتی بە کەمکاری تۆمەتبار و خوازیاری دابینکردنی ئیمکانات بۆ ڕێگری لە دووبارەبوونەوەی کارەساتی لەو شێوەیە بووە. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە مەریوان. ڕۆژی دووشەممە شەشی گەلاوێژ ڕزگار نەویدی هاوڵاتی خەڵکی مەریوان لەلایەن هێزامنیەتیەکانەوە دەست بەسەر کراوە. بە پێی راپۆرتی کۆڵبەرنیۆس هێزامنیەتیەکانی مەریوان هێرشیان کردوتە سەر ماڵی ڕزگار نەویدی هاوڵاتی خەڵکی گوندی سەرهۆیەی سەربەناوچەی کەڵاتەرزان و ناوبراویان بەبێ بەڵگەی قەزایی و بە توند و تیژیەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوێتەوە. ناڕوونی چارەنووسی شارۆمەندێکی دەست بەسەرکراو لە نەغەدا. زیاتر لە یەک مانگە کە سامان کاکەمەمی چالاکی مەدەنی خەڵکی نەغەدە لەلایەن ئیدارەی تڵاتەوە دەست بەسەر کراوە و سەرەڕای توشبوون بە نەخۆشی شەکرا لە دەستڕاگەیشتن بە دەرمان و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. ڕۆژی پێنجشەممە 5 پوشپەڕ 1404 هەتاوی سامان کاکەمەمی لە ماڵەکەی خۆیدا لەلایەن ئیدارەی تڵاتەوە دەست بەسەر و بە گورتوخانەیە و ناوەندە ئەمنیەتیە لە شاری ورمێ ڕاگوێزراوە. سامان دەرچووی کارناسی باڵای کۆمەڵناسی لە زانکۆی تارانە و سەرەڕای توشبوون بە نەخۆشی شەکرا ماوەی 32 ڕۆژە لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش و گیانی لە مەترسی جدیدە. ڕەتکردنی داواکاری ئەمریکا و دەوڵەتی سووریا بۆ چەکدانانی هێزەکانی سووریای دموکراتیک. مەحموود حەبیب وتەبێژی فەرمی هێزەکانی سووریای دموکراتیک ڕایگەیاند کە حکوومەتی نوێی سووریا داوا دەکات کە هێزەکانیان
وەک تاک بەشداری لە ئەرتەشی تازەی وڵاتە بکەن نەک وەک هێزێکی یەکگرتوو. ئەمەش جێگای قبولکردن نییە و ڕێگری لە درێژەی دانوستانەکان دەکات. ناوبراو هەروەها وتی چەکەکانی سووریای دموکراتیک شەرعی و نیشتمانین، بەرگریان لە سووریا و گەلەکەی کردووە، ئێمەش ڕێگە نادەین دەستیان لێ بدرێت. ئەگەر حکوومەت بەڕاستی دەیەوێت یەکێتی سووریا بپارێزێت، پێویستە هێزەکانی سووریای دموکراتیک وەک بەشێک لە سپایە وڵاتە لە وەزارەتی بەرگریدا جێگیر بکات و هاوکات ڕێز لە تایبەتمەندی و شارەزاییەکەی بگرێت. حکوومەت دەرکی بەوە کردووە کە بە ئامانجگرتنی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بۆ خۆی و لایەنگرانی مەترسیدار دەبێت. باکوور و ڕۆژهەڵاتی سووریا وەک سوەیدا و لازەقیە و هەر ناوچەیەکی دیکە نییە. هیچ هێرشێک بە ئاسانی تێناپەڕێت. هەوڵی میدیایی هەیە بۆ جیاکردنەوەی هۆزە عەرەبەکان لە هەسەدە و خۆ بەڕێوەبەرایەتی باکوور و باکووری ڕۆژهەڵاتی سووریا، بەڵام هەموو شێخەکانی عەرەب پشتیوانیان لە هەسەدە و خۆ بەڕێوەبەرایەتی ڕۆژاوای کوردستان کردووە. هەسەدە و خۆ بەڕێوەبەرایەتی باکوور و باکووری ڕۆژهەڵاتی سووریا بەردەوامن لە کاری سیاسی و هەوڵەدەن چارەسەرێکی هەمەلایەنە بۆ قەیرانەکانی ئەو وڵاتە بدۆزنەوە. خۆپێشاندانی خەڵکی شارستانی خۆمام دژ بە نەبوونی ئاو و کارەبە. ڕۆژی سێشەممە حوتی گەلاوێژ دانیشتوانی شارستانی خۆمام لە وستانی گیلان دژ بە نەبوونی ئاو و کارەبا ناڕەزایەتیان دەربڕیوە و لەگەڵ هێزانێتیەکان بە شەڕ هاتوون. بە پێی زانیاریەکان دانیشتوانی شارستانی خۆمام بەدەست قەتعی بەردەوامی ئاو و کارەبا وەزاڵە هاتوون و هیچ ناوەندێکی دەوڵەتی وەڵامی داواکاریەکانیان ناداتەوە. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە دانیشتوانی ئەو شارە لە بەردەم ڕێکخراوی ئاو و ئاوەڕۆ و ئیدارەی بەڕقدا خۆپێشاندانیان کردووە، بەڵام هێزە سەرکوتگەرەکانی حکوومەت هێرشیان کردوتە سەریان و تێکەڵچوون لە بینیاندا ڕوویدا. مانگرتنی نانەوەخانەکان لە دوورگەی قێشم. نانەوەخانەکانی دوورگەی قێشم ڕۆژی سێشەممە حوتی گەلاوێژ دژ بە خراپی دۆخی پیشەی و مەعیشەتی دەستیان لە کار کێشاوەتەوە و مانیان گرتووە. ناڕازیان بە دوای مانگرتن لە کۆبوونەوەیەکی ناڕەزایەتیدا خوازیاری دابینکردنی و کارەبای 24 کاتژمێری، گران نەکردنی نرخینان، کەمکردنەوەی هەزینەکانی وەبەرهێنان، پێدانی یاردی دەوڵەتی، وەلانانی سامانەی نانینۆ و دابینکردنی بیمەی دەرمانی کارامە بوو. چالاکی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئێدام لە چەند شاری ئێران. ڕۆژی سێشەممە هاوکات لەگەڵ کارزاری سێشەمانەی نابۆی ئەدام بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئێدام لە چەند شاری ئێران دژ بە سزای ئەدام چالاکیان ئەنجام داوە. بە دوای جێبەجێکردنی سزای سێدارەی مەهدی حەسەنی و بێهروز ئیحسانی ئیسلاملو لەلایەن دەستگای قەزای کۆماری ئیسلامیەوە، بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئێدام نیگەرانی دۆخی تەندروستی ئازیزانیانن. ڕۆژی سێشەممە چالاکانی مەدەنی و کەسوکاری بەندکراوانی مەحکوم بە ئێدام لە بەردەم زیندانەکانی ڕژیم کۆبوونەوە و بە بەدەستەوەگرتنی وێنەی ئازیزانیان دژ بە حکوومەت دروشمیان بەرز کردەوە و خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارە بوو. 79هەمین هەفتەی کارزاری سێشەمانەی نابۆی ئەدام لە ئێران. ڕۆژی سێشەممە حوتی گەلاوێژ بەندکراوانی سیاسی لە 48 بەندیخانەی ئێران و 79هەمین هەفتەی بەردەوام دژ بە سزای سێدارە مانیان لە خواردن گرتووە. کارزاری سێشەمانەی نابۆی ئەدام لە مانگی ڕێبەندانی ساڵی 1402 دەستی پێکردووە و تا بە ئەمڕۆ زیندانیانی 48 بەندیخانەی ئێران پەیوەست بەو کەمپینەوە بوون و بەردەوام پەرە دەسێنێت. بەندکراوانی مانگرتوو لە بەیاننامەیەکی ئاوبەشدا وێڕای شەرمەزارکردنی ئیعدامی مەهدی حەسەنی و بێهروز ئیحسانی ئیسلاملو خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. چالاکانی بەشدار لەو کارزارە هەروەها سەبارەت بە دۆخی خراپی بەندکراوان لە زیندانەکانی قەرچەک، قەزلحەسار و تارانی گەورە هۆشداریاندا و خوازیاری دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی بۆ بەندکراوان و دەستڕاگەیشتنیان بە دەرمان بوو. ڕاگررتنی وەبەرهێنانی فولاد لە کارخانەکانی ئێران. وەحید یاعقوبی ئەندامی ئەنجومەنی بەرهەمهێنەرانی فولاد ئێران ڕایگەاندووە کە بەهۆی بڕینی کارەبا زۆربەی کارخانەکان کار و چالاکیەکانیان ڕاگرت. دەوڵەتی پزیشکیان بۆ سەرفەجووی لە مەسرەفی بەڕقپڕیاری کەمکردنەوەی پشکی کارەبای کارگە سەنعەتیەکانی دەرکردووە و خاوەن کارگەکانی ناچار کردووە لە ڕێگەی وزەی هەتاو کارەبای خۆیان دابین بکەن. نەبوونی کارەبا زۆربەی کارخانەکانی بەرهەمهێنەری فولادی لە کار خستووە و دەیان کرێکار بێکار کراون.
خاوەن کەسب و کارە سەنعەتیەکان هۆشداریان بە دەوڵەت داوە کە ئەگەر کارەبایان بۆ دابین نەکات هەموو کارگەکان دادەخەن. گواستنەوەی سێ بەندکراوی سیاسی بۆ بەندی تاکە کەسی زیندانی خەرچەک. بە پێی راپۆرتی چالەکانی مافی مرۆڤ، سایە سەیدال، معسومە نەساجی و معسومە عسکەری سێ بەندکراوی ڕاگیراو لە زیندانی خەرچەکی وەرامین پاش دەربڕینی ناڕەزایەتی لە ئاست پێبەشکردنی بەندکراوان لە دەرمان بۆ بەندی تاکە کەسی ئەو زیندانە گوازراونەتەوە. هاوکات لەگەڵ مانگرتنی بەشێک لە بەندکراوانی سیاسی زیندانی خەرچەک لە کارزاری سێشەمانەی نابۆ یادام، سایە سەیدال، معسومە نەساجی و معسومە عسکەری لە ئاست پێبەشکردنی بەندکراوانی نەخۆش لە دەرمان و دابین نەکردنی امکاناتی ڕفاهی بۆ بەندکراوانی ئەو بەندیخانەیە ناڕەزایەتیان دەربڕیەوە، بەڵام بە فەرمانی بەڕێوەبەرایەتی زیندان بۆ بەندی تاکە کەسی ڕاگوێزراون. لە سێدارەدانی 4 بەندکراو لە 3 زیندانی ئێران لە ڕۆژانی ڕابردوودا حکمی ئەدامی 4 بەندکراو لەوانە 2 شارۆمەندی ئەفغانستانی بە تۆمەتەکانی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی بیرجەند، عێراق و زەنجان جێبەجێکراوە. بە پێی راپۆرتەکان 2 بەندکراوی ئەفغانستانی بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانی بیرجەند ئیعدام کراون کە ناسناوی یەکێکیان بریتیە لە نەزیر محەممەد. هەروەها بەندکراوێک بە ناوی حسێن ئەکبەری بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی عێراق لە سێدارە دراوە و لە زیندانی زەنجان بەندکراوێکی دیکە بە ناوی ئەبولفەزل شاکری بە تۆمەتی کوشتنی بانقەست ئیعدام کراوە. وای گیان لە دەستان و برینداربوونی دەیان فەلەستینی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزا کۆتا هەواڵمانە. بە پێچەوانەی داعاکانی ئیسرائیل بۆ ڕاگررتنی شەڕ لە کەرتی غەزا بە مەبەستی گەیشتنی یارمەتی مرۆیی بە ئاوارەکان، ئەرتەشی وڵاتە چەند ناوچەی بە چڕەی بردومان کردووە و لە 24 کاتژمێری ڕابردوودا 107 فەلەستینی گیانیان لەدەستاوە. بە پێی راپۆرتی ئەلعەرەبیە لە 24 کاتژمێری ڕابردوودا 78 فەلەستینی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر کەرتی غەزا گیانیان بەخت کردووە کە یەکێکیان دایکێکی دووگیان بووە کە پاش مردن منداڵەکەی بە دنیا هاتووە، بەڵام منداڵەکەشی پاش نیو سەعات گیانی لەدەستاوە. هەروەها 19 فەلەستینی دیکە لە کاتی وەرگرتنی یارمەتی مرۆیی بە تەقەی سەربازانی ئیسرائیلی گیانیان بەخت کردووە. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.